بە بۆنەی مانگی ڕەمەزان و نزیکبوونەوەی جەژن لەقی سلێمانی ڕێکخراوی سۆمای چاوان جیا لە هاوکاری مادی سەبەتی خۆراکی بەسەر منداڵانی بێباوک و خانەوادەکانیان دابش کرد. ئێمە وەکو ڕێکخراوی سۆمای چاوانی لە قسلێمانی هەستاوین لە مانگی ڕەمەزانە بە هاوکاری خێرخوازان بۆ ئەوەی مانگی ڕەمەزان بکەین بە دەرفەتێک بۆ دڵدانەوەی ئەو مناڵانە و بۆ خانەوادەکانیان هاوکاری دابەشەکەین بەسەریانە. هاوکاریەکانمان جۆرا و جۆرە، هاوکاریەکانمان بریتێ لە پارە لە مانگی ڕەمەزانە سوپاس بۆخوای گەورە توانیمانە بڕێکی باش هاوکاری پارەیان بکەین لە سەرەتای مانگی ڕەمەزانە و ئەم ڕۆژ بە هاوکاری خێرخوازێکی بەڕێز کە کاسی جەژنی بۆ دابین کردوین بۆ هەموو خانەوادەیەک یەک فەردە خواردنی وشکەی بۆ ئامادەکردین کە بێتە کاسی جەژن بۆ ئەو خانەوادە و بۆ ئەو مناڵە نازدارانە. لەگەڵەوەشە گۆشتی حیوانمان بۆ ئامادەکردن بۆ ئەوەی کە بتوانن لە یەکەم ڕۆژی جەژن ئەگەر بۆشیان نەکردرێ ئێمە بۆمان دابین کردن بۆ ئەوەی سوودی هەبێ بۆیان. ئەو مناڵانە یاخود ئەو خانەوادانی کە لای ئێمە سوودمەندن 350 خانەوادەیە کە مناڵەکانیان لای ئێمە ناونووس کراون و هەمویان ماڭانە هاوکاری ئەکرێن. منداڵانی بێباوک و خانەوادەکانیان ناوی ڕێکخراوی سۆمای چاوان کە دەیان ساڵە ئەسرین و فرمێسکان دەسڕێت وەک ناوی خۆیان لەبەرە. ئەوان داوا لە خێرخوازان دەکەن کە زیاتر چاویان لێیان بێت تا ئەوانیش بتوانن وەک هەر منداڵێکی دیکە جەژن بەڕێ بکەن. زۆر سپاسی ئەم ڕێکخراوەکەین، دەستیان خۆش بێ، لەشیان ساغ بێ، هیوادارین هەموو ئەو خێرخوازانە نمونەیان زۆرتر بێ و هاوکاری زیاتری ماڵەهەتی و فەقیر و هەژار بکەن. دەستیان خۆش بێ، لەشیان ساغ بێ، خوای گەورە ڕزقیان باو سەرکەوتویان کە ئینشەڵڵا. زۆر سپاسی سۆمای چاوانەکەم کە ئەم شتانە بۆ ئێماکەن. زۆر سپاسیانەکەم جەژنانەش جلوشمان بۆ ئەکڕن بۆمان دابینەکەن. زۆر سپاسیانەکەم. سۆمای چاوانەکەم بۆیە هەموو جەژنە جلوبەرگ و پارەمانەیەنێ. سپاسی دەوڵەمەندەکانەکەم بۆیە هاوکاری سۆمای چاوانەکەن. تێ سۆمای چاوان زۆر بۆ ئێمە مەغژولن. ڕێکخراوی سۆمای چاوانێکێکە لە ڕێکخراوە خێرخوازیەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە لە ساڵی 2007ەوە لە سلێمانیەوە دامەزراوە و تایبەتە بە منداڵانی بێباوک. سۆمای چاوان لە ئێستادا خاوەنی 5 لقە و لە سەرتاسەری کوردستان و لە ڕێگەی لق و ئەنجومەنەکانی خوشکانەوە هاوکاری سەندان منداڵی بێباوک دەکەن. هاوکات خولی جۆرا و جۆر بۆ دایکی ئەو منداڵانە دەکەنەوە تا لە ڕێگەی درومان و کاری دەستیەوە بژێوی ژیانیان دابین بکەن. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.